بۆ پێکێنانی حکوومەتی خۆجێی هەولێر پارتی پێشنیازی 15 پۆستی داوە بە یەکگرتووی ئیسلامی لە کاتێکدا یەکگرتوو و کۆمەڵ بە یەک فراکسیۆن لە نێو ئەنجومەنی پارێزگای هەولێردان بە ناوی فراکسیۆنی خزمەت. بەڵام جێگری فراکسیۆنی خزمەت کە لە لیستی یەکگرتووە باس لەوە دەکات کە لە بڕیاردان لەسەر ئەو پێشنیازانە دەبێت مەکتەبی سیاسی بڕیار بدات. سێ کۆبوونەوەمان کرد لە کۆبوونەوەی یەکەم هەریەکە بەجیا چ ئێمە چ برادەرانی کۆمەڵی ئیسلامی هەریەکە بەجیا لە شاندی دانوستانکار لەگەر شاندی دانوستانکاری پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە. بەڵام کۆبوونەوەی دووەم و سێم شاندی هاوبەشمان پێکینا بە حکمیەوەی ئێمە بووینە یەک فراکسیۆن لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بە ناوی فراکسیۆنی خزمەت و هەروەها شاندی دانوستانکاریشمان شاندێکی هاوبەش بوو تا ئێستاکە ئەو شاندا وەکو خۆیتی. پێشنیازەکانی پارتی بۆ یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی نیگەران کردووە چونکە هیچ پۆستێک بۆ ئەوان پێشنیاز نەکراوە. ئەوەش لە کاتێکدایە کە فراکسیۆنی خزمەت ماوە و هەڵ نەوەشاوەتەوە. سەرۆکی فراکسیۆنی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کە لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامیە باس لەوە دەکات کە لەو بڕوایە دانین یەکگرتوو بە پێشنیازەکان قایل بێت و لە حاڵەتی قایلبوونیشدا فراکسیۆنەکە هەڵدەوەشێت. فراکسیۆنەکە بێتە دەرێ ینی بەتەنیا نا ئای بەتەنیا ناتوانێت ئەم شتە وەربگرێتن باوەڕ ناکەم یەکگرتووە ئەم شتە بکاتن ئەم شتە قبول بکاتن بەم شێوازە مەگەر ئەگە فراکسیۆنەکە سەرەتا هەڵبوەشێتەوە چونکە بەتەنیا پۆستێک نادرێتن چونکە ئەمان کورسێکیان هەیە ئێمە دوو کورسیمان هەیە فراکسیۆنەکە کە پێکاتوە لە هەردوو لیستان پێکاتوە. بەوتەی چاودێرانی سیاسی پارتی لە حاڵەتی قایلبوونی یەکگرتوودا قازانج لە هەڵۆشانەوەی فراکسیۆنەکەی نێوان کۆمەڵ و یەکگرتوو دەکات و پێشتریش لە پێکێنانی حکوومەتی خۆجیی دۆکدا پارتی 25 پۆستی لە سنووری پارێزگاکەدا دایە یەکگرتووی ئیسلامی. ئایا پارتی بە 15 کورسی بۆ یەکگرتووی ئیسلامی دەتوانێت ئەو برایەتی لە نێوان کۆمەڵ و یەکگرتوودایە هەڵی بۆشێنێتەوە؟ ئەمە پرسیارێکە وەڵامەکەشی لەسەر مێزی گفتوگۆی مەکتەبی سیاسی یەکگرتوودایە. بەرزان مەلامین NRT هەولێر.